کۆنفرانسی ئاسایشی میونشن یەکێکە لەو کۆنفرانسە گرنگانەی کە ساڵانە لە میونشن لە ئەڵمانیا بەڕێوە دەچێت. زۆربەی سەرکردەکانی جیهان و وەزیرانی بەرگری دەرەوە واتە بەرپرسە باڵەکانی وڵاتان تێیدا بەشدارن. هەرێمی کوردستانیش ئەگەرچی دەوڵەت نییە بەڵام بەشدارێکی کارایە و ساڵانە بەشدارە لە کۆنفرانسی میونشن. ئەمساڵیش سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی بەشدارە لە کۆنفرانسی میونشن. گرنگی هەرێمی کوردستان لە چیدایە؟ گرنگی ئەم کۆنفرانسە چییە؟ بۆچی ئەو سەقامگیریەی لە هەرێمی کوردستان هەیە بەلای ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ترەوە گرنگە؟ ئەمانە کۆمەڵێ پرسن لەگەڵ میوانەکەمان قسەی لەبارەوە دەکەین. میوانەکەمان بەڕێز دلاوەر ئاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا ڕاستەوخۆ لا برۆکسلەوە لەگەڵماندایە. کاک دلاوەر شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. من دەمەوێت بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. گرنگی کۆنفرانسی ئاسایشی میونشن لە چیدایە و دەتوانێت چی بگۆڕێ، چ بڕیارێکی لێوە دەربچێت؟ شەوی جەنابەت باش و هەموو بینەرانی بەڕێزی کوردستان 24 باش. بێگومان بەسێک لە وەڵامی پرسیارەکە خۆتان باسان کرد، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرە باسی لێ بکەین خۆی کۆنفرانسی میونشن بڕیار نەدات، واتە لە کۆتاییدا بە ڕێککەوتنێک لە نێوان سەرکردەکانی جیهان کۆتایی نایێت، بەڵکو کۆنفرانسێکە کە وێڕای ئەوەی کە پرسە گرنگەکانی کە تایبەتن بە ئاسایش و سەقامگیری و سیاسەتی نێودەوڵەتی و قەیرانەکان و پرسی تێرۆر و ئەوانە لەوێ تاوتۆ دەکرێن لە ڕووی زانستیەوە باز دەکرێن. لێک کادا هەم سەرکردەکانی جیهان بەشدارن، هەم ئەو لایەنی ئاکادمیش لەو شوێنە بەشدارن و لە نزیکەوە دەرفەتێکی زێڕینە بۆی تاوتۆی ئەو بابەتانە بکەن، گفتوگۆ بکەن، ئاڵگۆری بیرروڕا بکەن. بەڵام لە هەمان کاتیشدا دەرفەتێکی زێڕینە بۆ سەرکردەکانی جیهان کە یەک شوێن کۆ ببنەوە بتوانن یەکتر ببینن و بەشێک لەو بابەتانەی کە ئێستا گەرمن لە ئاسی جیهان و پەیوەستن و بە بارودۆخی ناوچەکە ئەوروپا، شەڕ، قەیران، ئەو ناکۆچانەی کە هەن، ئەو ئەلنگارانەی کە لە بەرامبەر ئاشتی جیهانی هەن تاوتۆ بکەن و زۆر جار دەتوانن لە تێگەیشتن و لە نەگەیشتبوونەوە دروست بێ لەناو سەرکردانە و ببنە هۆکاری ئەوەی کە بەشێک لەو قەیرانانەی کە هەن لەو کێشانەکان چارەسەر بکرێن و بەشێکیشان نەخشە ڕێگا و چارەسەران بۆ بدۆزرێتەوە دواتر لە کۆبوونەوە فەرمیەکانی کە لە نێوان وڵاتان و ڕوودەدەن ئاسانکاریی زۆر دێتە پێش بۆی بگەن بە چارەسەر. باش، کاک دلاوەر، کەواتە هەم ئەوروپاییەکان وڵاتانی تری جیهان هەم ئەمریکا لەو ڕاستیە گەیشتون کە هەرێمی کوردستان فاکتەری سەقامگیری و پێکەوەژیانە نەک هەر لە عێراق بەڵکو لە تەواوی ناوچەکە، بۆیە گرنگی پێدەن؟ بێگومان ئەمە شەکی نوێ نییە، تازە نییە، ئەمە دەمێک کە لێوە تێگەیشتون دەتوانین بڵێن هەر لە دوای پێکهێنانی حکومەت هەرێمی کوردستان و دوای ئەوەی کە ڕوخانی ڕژێم و بە بەشداری هێزەکانی پێشمەرگە و هەرێمی کوردستان لەو ئازادی پرۆسی ئازادی عێراق و دواتر شەڕی داعش و سەری تەرۆر و ئیترەکە دەگاتە ئەوڕۆ کۆمەڵێک زنجیرەیەک ڕوودا و ڕۆڵی هەرێمی کوردستان و سیاسەتی هەرێمی کوردستان وای کردووە کە هەروەها سیاسەتی عەکیمانی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان، پێگەی جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان و کۆمەڵێک فاکتەری دیکەی گرنگ وای کردووە کە وڵاتانی جیهان بەتایبەتی وڵاتە گرنگەکانی کە خاوەن بڕیارن لە زۆر ڕوویەکەوە هەرێمی کوردستان زۆر بە گرنگ بزانن و بە ئێستا بەلانەوە زۆر گرنگە کە لە سەرجەم ئەو بابەتانی کە پەیوەستن بەتایبەتی بە پرسی کورد بە ناوخۆی عێراق بە ناوچەکە بە شێوەیەکی گشتی بیرروڕان ئاڵوگۆڕ بکەن لەگە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و زۆر جار داوای وەکو بڵێ ڕاوێژ و بۆچوونی ئەوە دەکەن کە چۆن بتوان چارەسەری کێشەکان بکەن، بۆچوونی کورد لەو بارەیە چییە و هەروەها ئەمە لەوەی کە لێرا زۆر گرنگە بزانین ئەوەیە کە لەو حاڵەتەدا بەرژەوەندی کورد، بەرژەوەندی هەرێمی کوردستان وەک کوردستان بە شێوەیەکی گشتی لەبەرچاو دەگرێت. ئەگەر بگەڕن و دواوە پێشتر لەو کۆبوونەوانە کورد غایب بوو و بەشدار نەبوو و کەواتە ئەو بڕیارەی کە دەدرا، ئەو قسانی کە دەکرا، ئەو ڕێگە چارەسەریانەی کە ئەوان دایانخستە ڕوو پرسی کوردی تێدا نەبوو. بەڵام ئێستا بە ئامادەبوونی باڵاترین دەسەڵاتی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان لەو کۆنفرانسە و بەتایبەتی دیداری لەگەڵ بەرپرسانی یەکەمی ئەو وڵاتانە بۆ نمونە
کۆبوونەوە لەگەڵ باڵاترین دەسەڵاتی یەکێتی ئەوروپا کە سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپایە ئیتر لەمە زیاتر نییە کە تۆ لەگەڵی کۆبیەوە کە نێرایەتی 27 وڵاتی ئەندام دەکا و ئەو لە کۆبوونەوە کە دەڵێ کە بەرای ئێمەوە گرنگە تێڕوانین هەرێمی کوردستان بزانین لەسەر ڕووداوەکان و بەتایبەتی پێویستیان بە هەرێمی کوردستانە بۆ چارەسەرکردنی بەشێک لەو خێرانەی کە لە ناوچەکان. کاک دلاوەر، ئێوە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن لە یەکێتی ئەوروپا، بەلامەوە گرنگە ئەم پرسیارە. تێڕوانینی وڵاتانی ئەوروپا بەگشتی هەموویان بۆ داهاتووی هەرێمی کوردستان لەم معادلە سیاسیەکانی ناوچەکە چییە؟ خۆی ئەگەر بە کۆنکرێتی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە، هەر نزیکی دوو مانگ لەمەوبەر ئێمە زنجیرەی کۆبوونەمان لە پەرلەمانی ئەوروپا دەست پێ کرد. بۆی باسی پەرلەمانی ئەوروپا دەکەم لە بەرەوەی نوێنەری زۆربەی وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا لەو پەرلەمانە هەن، لەگەڵ زۆربیان کە بە زمان پێ موناقەشەمان دەکرد باسمان دەکرد وەکو بڵێ ئەوان ئاگاداریکان هەبوو کە گۆڕانکاریی بنەڕەتی لە ناوچەکە ڕوو دەداوە بە ئاقارەشی تر دەڕوا. بۆیە لەو بڕوادا بوون کە هەرێمی کوردستان و بە ئێمان دەبوت کە هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا ڕۆلی زیاتر دەبینێ و پێویستی زیاتر بە هەرێمی کوردستان دەبێ، بە تایبەتی هەرێمی کوردستانی بەهێز کە بتوانێت کاریگەری هەبێ زیاتر لەوەی کە ئێستا هەیەی لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە ناوچەکە هەن، بە تایبەتی لە دابینکردنی سەقامگیری، لە دابینکردنی ئاسایش کە دوو بابەتی زۆر زۆر گرنگن بۆ وڵاتانی ئەوروپا. خۆتان دەزانن ئەما بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر سیاسەتی ناوخۆی یەکێتی ئەوروپا، لەسەر تەنانەت لەسەر هەڵبژاردنەکانی ناو یەکێتی ئەوروپا کاریگەری هەیە گە بێت و سەقامگیری هەرێمی کوردستان یان ناوچەکە بە شێوەیەکی گشتی بەرەو خراپی بڕوات. بۆی بەلانەوە زۆر ئەو قسەیان دەکرد و پێشبینیان دەکرد کە هەرێمی کوردستان ڕۆڵێکی زیاتر دەبێت. ئێستا کە بارودۆخەکە گۆڕاوە، لە هەر کۆبوونەوەشی کە بەشداری دەکەین پێش هەموو شتێک ئەوان دەستخۆشی دەکەن لە ڕۆلی هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆک بارزانانی لەو ڕۆڵی کە لە سووریا دەبینێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لەوێ هەن بە شێوەیەکی ئاشتیانە بە تایبەتی کە هەموو لایەک بگاتە مافی خۆی. داوەرویستم ئەو پرسیارە بکەم، کەواتە باشە تا چەند ڕۆڵی هەرێمی کوردستان بۆ چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کێشەی کوردیشەوە زۆر گرنگە و بە بایەخەوە لێی دەڕوانن؟ ئەگەر کاکداوەر، ئەگەر هاوکارانمان هەوڵ بدەن کاکداوەرمان بۆ وەربگرنەوە، چونکە هێشتا پرسیارمان ماوە بۆ ئەوەی گفتوگۆکانمان زیاتر درێژە پێ بدەین لەگەڵ کاکداوەر ئاژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا ئەو لە برۆکسلە کە ناوەندی یەکێتی ئەوروپایە. کەواتە ینی ئەو لە نزیکەوە ئاگاداری ئەو کارانەیەکە یاخود سیاسەتی ئەوروپایەکە سەبارەت بە هەموو گیان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەوە بە هەرێمی کوردستانیشەوە تا چەند هەرێمی کوردستان بەلای ئەوروپاوە گرنگە بۆ هەموومان دەزانین کۆمەڵێک لایەنی سیاسی یاخود هەروەها کۆنسڵگەری لە هەرێمی کوردستانن. زۆر باشە، هاوکارانمان دەڵێن کاکداوەر جارێکی کە هاتۆتەوە دەتوانین. زۆر باشە کاکداوەرویستم دوا پرسیاریش بێ، ئەگەر ئەوە بێ من بە کورتی دەمێ وەڵامی ئەوم بدەیتەوە، تا چەند ڕۆڵی هەرێمی کوردستان بەلای ئەوروپایەکانەوە گرنگە لە چارەسەری کێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پرسی کوردیشەوە؟